لە پێنجی سەرەتایی کە پاڵەوانێتی شەترەنج لە هەڵەبجە کرا بەشداریم کرد یەکەم بوو. بەڵام ڕاستیەکەی لەوە چێ خەڵکانێکی زۆر وابزان شەترەنج تەنها یاریەکە. شەترەنج یاریەکی استراتیژیە. شەترەنج من بۆچی لە مناڵی ئەوەندە باش شەترەنجم ئەزانی لەبەرەوەی کە یەکێک لەو کەسانەی کە زۆر زۆر شارەزا بوو لە شەترەنجە مناڵ بووین. من شەترەنجم هەبوو. برا گەورەکەم لەگەڵ ئەو کەسەی کە ئەڵێم یەکێ بوو لەوانەی کە زۆر بلیمەت بوو لە شەترەنجە ئەهاتن لە ماڵی ئێمە مەسەلەن زۆربەی جار عەسراندا ئانیشتن بۆ یاری. ئیتر ئەوەی حەزی لە شەترەنج کردایە هەو لەگەڵ من شەترەنجیە کرد. ئەو کات من زۆر مناڵم تەلەبەی دووسەی سەرەتایی بوو بەڵام زۆر باش فێر بوو. ئەو ئامۆژگاریەشی کردم. ئەمە ئامۆژگاریەکەیە. وتی ئەگەر ئەتەوێت لە شەترەنج زۆر زیرەک بی هەر کاتێک ویستت بجوڵی ئەبێ ئیلا بزانی بۆ ئەجوڵیت. هەرگیز نەکەی لە خۆتۆ جوندیەک بەریتە پێشە بڵی با بزان بەرامبەرەکەم چیەکە. هەرگیز نەکەی لە خۆتۆ فیلەکە بێنیتە دەرەوە بزانی بەرامبەر چیە جوڵێ یان لە خۆتۆ ئەسپەکە بێنی. هەر جوڵەیەکە کرد ئەبێ بزانی بەتەمای چیت، بەتەمای لەکوێوە مەلیکەکەی بکوشیت. ئەمە یەک. دوو، هەر کاتێ بەرامبەرەکە جوڵا پێشەوەی بجوڵی ئەبێ بزانی بۆ جوڵاوە. واتە جوندیە گێنێتە پێشەوە ئەبێ بیرکەیتەوە ئەمە ئەوێ لە دوای جوندیەکەوە فیل بێنێتە دەرەوە. جام باسم لەوە کرد کە ئەو کەسە ئامۆژگاریەکی چی بوو؟ وتی ئەگەر تۆ هەر کاتێک بەرامبەرەکە جوڵا ئەبێ ئیلا بیرکەیتەوە بزانی بۆچیە جوڵە. بۆ نمونە لە شەترەنجە تۆ جوندیە گەویتە پێشەوە. ئەم جوندیە کە ئیبیتە پێشەوە زۆر جار بوو ئەوەیە ئەو شوێنە چۆڵ ببێ تۆ بتوانی لەوێ وەزیر بجوڵێنی، ئەسپێ بجوڵێنی، فیلێ بجوڵێنی، یان ئەتەوێ بێنیتە پێشەوە جاری وایە ئەیب ئەیا بە خواردن. تۆ ئەگەر نەزانی بیر لەوە نەکەیتەوە بۆچی وای کردووە تۆ پێچە بیخۆی لەولاوە ئەو مەلیکەکەی تۆ بکوژە کشماتت بکاوە بیباتەوە. بۆیە کە جوڵای بزانە بۆ ئەجوڵەی، کە جوڵا بزانە بۆ ئەجوڵێ. باشە. ئەمە ئەساسی یاری شەترەنجە کە هەمووی استراتیژیە. جاری وا هەیە تۆ پاش 15-20 جوڵە ئەتوانی بیبیتەوە لە بەرامبەرەکە. هەر لە سەرەتاوە ئەزانی هەدەفەکەت چییە. لە بزنس پلانیشا ئەبێ بەم شێوازە بێت. تۆ هەر لە سەرەتاوە ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە چی ئەکەی، دوای ئەو چیەکەی، دوای ئەو چیەکەی، ئەگەی بەچی لە ئەخیرە. ئەگەر هاتوو بۆ نمونە تۆ لە شەترەنجا بیر لەوە بکەیتەوە ئەگەر هاتوو تۆ ئەمە جوڵاند بۆ ئەوەی لێوە بچی قەڵاکەی بخۆیت. بەڵام ئەگەر ئەو هاتوو جوندێکی جوڵان بەردەمی تۆی گرت تۆ نەوتوانی قەڵاکە بخۆی. ئەگەر هاتوو تۆ مەسەلەن ئەو مەلیکی گواستەوە ئەو بەر تۆ چۆن هێرشی بۆ بی. سیرەکەی ئەم یاریە هەمووی لەسەر ئەساسێکی استراتیژیە و زمانی کۆن جاری وا هەبووە دوو مەلیک دوو سەرکردە بەرامبەر یەک کە سەردانی یەکیان کردووە یاریکی شەترەنجیان کردووە. بردنەوەی یاریەکە نیشانەی زیرەکی سەرکردەکە بووە. جا بەڕێزان ئەمە بابەتێکی گرنگ بوو حەزم کرد ئاماژەی پێ بکەم کە ئێمە پێویستە استراتیژی بین.